ئەنگەشەی هەڵبژاردن ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەسەر پێکهێنانی حکوومەت قوڵتر دەکاتەوە. ئەسەدا جاری ئازادکردنی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دەدات. هاوسەری هونەر ڕەشید ئاغا زانیاری نوێ لەبارەی تەندروستی هاوسەرەکەی لە زیندانی هەولێرە ئاشکرا دەکات. سەبارەت بە وەزارەتی ناوخۆ و پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم، ئەندامێکی وەفدی دانوستانکاری پارتی وەڵامی بافڵ تاڵەبانیدایەوە و ڕایگەیان وەکوو پارتی بە هیچ شێوەیەک وەزارەتی ناوخۆ نادەین بە یەکێتی و دانوستانیشی لەسەر ناکەین. دڵشاد شەهاب ئەندامی وەفدی دانوستانکاری پارتی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد کە ڕای فەرمی پارتی لەبارەی وەزارەتی ناوخۆ ئەوەیە نایدات بە یەکێتی و بە هیچ شێوەیەک دانوستانیشی لەسەر ناکات. ئەوە لە کاتێکدایە 2 ڕۆژ پێش ئێستا بافڵ تاڵەبانی لە پەیامی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی حیزبەکەی بۆ پەرلەمانی عێراق ڕایگەیان ئێمە چەند بەڵێنێکمان بە ئێوە داوە هەتا من قەنەعەت نەکەم کە ئەم حکوومەتە لە حکوومەتەکانی دیکە جیاواز دەبێت و ئێمە نەتوانین بەڵێنەکانمان بە گوێرەی پێویست جێبەجێ بکەین. دڵنیابن پێکهێنانی حکوومەت هەردووا دەکەوێت گلەیی مەکەن و سپاسمان بکەن. ئیدارەی خۆسەر ڕایگەیان ئازادکردنی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان هەرکێکی نیشتیمانیە و داوا لە دیمەشق دەکات ڕێگا بە گەڕانەوە یاوارەکانی سەرجەم ناوچە داگیرکراوەکان بدات. بەڕێوبەری خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ساڵیادی داگیرکردنی سەرەکانی و گرێسپی ڕایگەیەندراوێکی بڵاو کردەوە و جەختی لەوە کردەوە کە هەموو هەوڵێک دەدەن لە پێناو ڕزگارکردنی ئەو ناوچانەی ڕۆژاوای کوردستان کە بەهۆی لەشکرکێشی تورکیا و چەکدارانی نزیک لە وڵاتەوە داگیر کراون. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە ساڵی 2019 ناوچەکانی سەرەکانی و گرێسپی لە ڕۆژاوای کوردستان لەلایەن سوپای تورکیا و چەکدارانی سووری نزیک لە وڵاتەوە بەهۆی بێدەنگی نێودەوڵەتیەوە داگیر کران و ژمارەیەکی زۆریش لە دانیشتوانی ئەو ناوچانە بەهۆی زەبر و زەنگی داگیرکەرانەوە ناچار بوون زێدی خۆیان جێبهێڵن. ئەمڕۆ خێزانی هونەر ڕەشید ئاغا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە هەولێر ڕایگەیان هونەر لە زیندان 12 چەقۆی لێدراوە و تووشی نەخۆشی دەرونی بووە و دۆخی زۆر خراپە. وتیشی هاوسەرەکەم دادگایی نەکراوە و لەسەر قسەکانی زیندانی کراوە. ئێستاش بەهۆی خراپی بارودۆخی دەرونیەوە چەند جارێک لە زیندان لەهۆش خۆی چووە و براوەتە نەخۆشخانە. هاوسەری هونەر ئاغا ئاماژەی بەوەش کرد کەوا پێش ئەوەی بگەڕێنەوە هەولێر بەڵێنیان بە ئێمەدا کە لە قسەکانی ڕابردووی هونەر خۆش بوونە و عەفویان کردووە، بەڵام ڕاست دەستگیریان کرد.